پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ خۆشەویستان بە هیوام زۆر باش بن لە پرۆگرامی خۆم و خۆت لە چەناڵی یوتیوبی سۆران ئیسماعیل. ئەم جارە شاتینەوە خزمەتتان لەگەڵ خاتوونێکی جوان و قشتۆکە لە بەردڵان کە لە ماوەیەکی کەم ماشەڵڵا سەرکەوتنێکی زۆری بەدەستەنا و بزنس وومەنە و لە هەمان کاتدا لەبەرەوەی بەڕاستی چاوێکی زۆری لەسەر و لە هەمان کاتدا خەڵکێکی زۆر هەیە کە هەم خۆشی دەوێت هەم پشتگیری کارەکەی دەکات و بزنسەکەی دەکات. بە پێویستمان زانی ئێمەش بین پرۆگرامێکی جوانی لەگەڵ بکەین و لە هەمان کاتدا دەستخۆشی لێ بکەین و پشتگیریەک بکەین وەکو خۆمان بۆ بزنسەکەی کەویش خات و ئێلە چۆنی؟ ئەحواڵت؟ زۆر سپاس. لە ڤیدۆکانە کە دەتبینین ماشەڵڵا زۆر گرجوگۆڵی زۆر شیرینی و لە هەمان کاتدا جاروبار قسەکان بەشێک لە قسەکانت حیوارەکان دەبێتە جێی سەرنجی بینەرەکان و لە هەمان کاتدا ینی دەبی بە ترند. الحەمدلله. لە کێوە ئێلا دروست بوو؟ تقریبا ساڵێک و نیوە. ساڵێک و نیوە. باش. لە چۆ دروست بوو؟ ینی قەزت فرێش پاستاوە؟ بەس نەڵێ لە خەستخانە خۆ ناڵم. بەڵادەرەکەم وتم لە چۆ لەدایک بووی کتی لە خەستخانە لە قاتی دوو. ئەمن بەخۆم کە دەستم بۆ ئیشەی کرد لە ماڵێ دەستم پێ کرد. ئۆکەی. پاشەوی ئەلحەمدلله کۆشکێکماندانە لە سیودی پارک. کۆشک بە موسەقەفی و بە عەشارەکەی عارەبانە؟ بزڵە. ئۆکەی. پاشەوی لە خۆی بە زیادبی ئەو مەطعەمەمان کردەوە. فەرعێکی تر. بەڵێ. باش. چۆن بوو بیرت لە پاستا کردەوە؟ حەزێکی خۆتە؟ ئاڕۆڵە. یان حەز لە پاستایە؟ نا هەر بخۆم میشم ینی حەزم لە ئیشی مەطعەم بوو زۆر لە مێژە. ئیدی پرسم بەچێ دەکرد دەیگۆ مەکە. ینی هەموو دەیانگۆ مەکە زەحمەتەوە ئیدی ئەو شتانە بەسەر حەزم لە شتێکی جیاواز بوو. تمشام کرد ینی خۆم لەو ئیشەی دەبین ینی دەبینتەوە ئەو شتانە. ئیشەکەشم پێ جوان بوو لە دەری هەبوو لە هەولێرێ نەبوو فگوتم لەو لێرەش تۆ پاستات بەناوبانگ کرد؟ تقریبا. باش. بە پاستا وەڵا بەناوبانگم کرد هەرچی هەیە پاشەم پاستایدانە. باش وەز لێ مامەدا. باشە. بە پاستاش گەورە بووی؟ نا. قەچێک ئاگە بڵێ نازانم. باش. ئێستا حالیان دوو فەرعەتە. بەڵێ. چەند کارمەندتە؟ تقریبا 13 کارمەندمان. یعنی ئافرەتێک 13 خێزان بەخێو دەکات. خۆی بە زیادی الحەمدلله. ئافرین. دەکرێت باسی تەمەنت بکەن؟ ئاعتادە. چەندە تەمەن چەندە؟ بەچەین دەچم. طبعا ئەو پرسیارەی نەکەم دەکا کورد نیمە. هەموو کوردەگە و پرسیاری هەر دەکا. وەڵڵاهی ئیتر من پێش پرۆگرام ئەو پرسیارەم لێ کردی وتم بە هەندێک معلوماتمان هەبێ بەس خۆت کەشفت کرد من وتم ماوەلیت 98 بەس وتت ساڵێکت زیاتر گوت 25 خۆی نازانم. کاکە حاسبەی دەربێنە 28 ساڵ 28 ساڵی. باشە. هەندێک پرسیاری خەڵکە باشە هەندێک شێ خۆم موسلیمە بەڕاستی لەبەرەوەی ماوەی هەفتەیەکە زۆر چاوم لەسەرتە لە بەرخاتی پرۆگرامەکە بەشێکی کۆمنتی خەڵکە ئەدی پێشەوە یان ڤیدیۆکانی مەت نەدەدیت؟ بابەت دەمدیتی بەزیانی بۆ نەمەسن. ئەو ناوبانگە ینی لە چیەوە دروست بوو؟ ینی لە چ شتێکەوە ینی بۆ نەمەسەنەن بووی بە ترێندی سۆشیال میدیا؟ وەڵی تەسەوڕ دەکەم هەرەوە ڤیدیۆیانەی کە دەمان کرد ئەوانەی کە خەڵکیش پێمان دەڵێن قسەت خۆشە قسەت شیرنە و ئیدی جا قسەت خۆشە زۆر پێ دەکەنم. بۆ پێ دەکەنی معدەن؟ وەڵی نازانم ڕووم خۆشە. لەبەر ڤیدیۆکانە ڕووت خۆشە یان هەر بخۆمەوە معدەل وای؟ معدەلوەمە. باش. دەرێنەوە کەسانەی پێکەنینی جوانە لە پشتەوە پێکەنینە یان خەمەکی گەورەی هەیە یان هەر شتێک بەس ئەم بخۆممانی ڕووم خۆشە. باشە جگە لەو پێکەنینانە لە پشتەوە هیچ خەمێکەیە؟ نانا لە خۆی بزێت خەم نییە. باش. کەسێ
ینی سەپۆرتت بکە لە ئیشەکانت كو يعني بۆ نمونە مەسەلەن وان بیست کە تۆ لەو بزنسەی کە هەتا تەنها فەیسێکی گەرنا بزنسەکەی خۆت نییە تۆ بەس ڕێکلام دەکەی نا بزنزەکەی خۆمە لە وەڵڵا ئەو قڕانەی بینن لەخوای بە زیادبی ینی هەر بەخۆشم محاولم کردیا هەتا ئێستا داوامان لە کەس نەکردیا ینی چ پێ دەرن با پشتمان بکە یان هەر شتێک سەپۆرتی ماڵەوەش بوو تەواان سەپۆرتی ماڵەوە لەخوای بە زیاد هیچ ڕێگەت نەبوون لەو دەرکەوتنانەی کە تۆ هەتا ناوەڵە نەبوو نا چکا بە خراپی دەرنەکەتیما ینی الحەمدلله خەڵکیش کەیفی پێمان دێ و باش خۆشی دەوێن باشە سیاسەتێک بەکاردێنی لە ڤیدۆکانتە لەگەڵ کارمەندەکان زۆر ینی زۆر تێکەڵی هەر بەڕاستی وایە هەرۆڵە هەروایە هەرۆڵە. یان بەس لەبەر ڤیدۆکانە نانا بەس لەبەر ڤیدیۆکانیە وەڵا کەیفم بە هەمیان دێ ینی ئاستایە بچیندانە بەدانی ئیفادیان لێ وەرگرین زۆر ئەتیادێ باشە چ کۆمنتێکی خەڵکەیە کە زۆر ینی ئیزعاجت دەکات دڵت دێشێنێ وڵی هەتا ئێستا کۆمنتێکی ناخۆشمان لە بوو ناتیە ینی خەڵکەکی زۆر لەخوای بە زیادبی سەپۆرتمان دەکا کەیفیان پێمان دێت چکە ها ئافرەتم ینی ها کاسبی دەکەین بەس بەو ئەخیرەی کۆمنتێکمان لە هات بەجددی لە دڵم گرام بوو ئەویش نووسی بووی گوناحە حەیفە ینی ئەتوو ساحێبیشی و ئیش دەکەی بۆچی گوناحە وەڵی نازام جواب بداوە؟ جوابم داوە بژێوی ژیانی ماڵەوە لەسەر تۆیە بەڵێ ینی تۆ ماڵەوە بەخێو دەکەی بەڵێ هەستم کرد تۆزە بێتاقەت بوویان وەڵی نا باش کەواتە تۆ جێگای شانازی باش کۆمنتێکم بینی لەسەر ڤیدیۆیەکە نووسی بوویان ئەگەر بێم پاستای خۆم لەبەر پاستاکان نایم لەبەر جوانێکت دێ وەڵی چکە من نەها لە سۆشیال میدیایەکەی دەرکەتیمە و ئیدی هەتا سەرەکلام ینی هەر بەخۆم کردیتم هەیە دەڵێ لەبەر تو دێم هەیە دە لە بە قسە خۆشەکەت دێم هەیە لە بۆ خواردنەکەش دێ ئیدی ینی پاستەکەت خۆشترە یان قسەکانت خۆشترە وڵای خواردنەکانمان خۆشە پاستەکانمان بەعام خۆشە هەنی چکە مشتری خۆمانەیە لە خوای بە زیادبی بەس کە دێن بە خۆشم لێرە بم قسەم لەگەر دەکەن ڕسمم لەگەر دەگرنەوە خاستان کچەکان پێیان خۆشە باش ئەگەر پیاوێک بێت ئێرە بڵێت وڵای من لەبەر جوانەکەی تۆ هاتوم لەبەر پاستەکەت ناتوم کۆمنتی تۆ چییە؟ برای گەورەمەوە وڵای چورێم پام 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 ئەیتر تێبگەم بۆ خاتی ئەو قورعانەی باشە ئەو کەسە چییە کە بەبێ ئەو نانم پێ ناخورێ ئەو کەسێک بوو کەسێک بوو نەما نانەوەڵا ساوت دەکەم ترێندێک بوو هینان ئیدی ڤیدیۆکەمان کردی و باش فکرێ ئەم سیان گۆ من دووبارەم کردەوە ئای تۆ تووتی بە بەغی دەست خۆش چ شتێکەیە کە تۆ لە خۆتا دەیبینی هیچ حەزی پێ ناکەی هەندێک جار زوو تووڕە دەبوو زوو تووڕە دەبی باش لاوانێم برێنوەڵی نییە با شتێکت پێشام دەم ئەگەر ئەگەر ئەو کەسە لە ژیان مابە ینی چی لە ژیانی تۆ دەگۆڕی شتم دەبوو ینی شتت دەبوو ینی ئێستا ئەگەر ئەم ڕۆژانی تۆی بینی بە تۆ ینی هەست بە چی دەکرد پێت خۆش بۆم ڕۆژانی تۆی دیت بە ئاراڵە تاکیت فەخری پێ دەکرد باش تەمەنت چەند بۆ کە باوکت عەمری خۆی کردووە 17 ساڵ 17 ساڵ بۆ بێتاقەت دەبی بۆ بێتاقەت دەبی نابێت تاقەت نەویمە تۆ بە پێکەینەکانتەوە جوانی کەس بەم نافسی خۆ دەزانی کەس
بەتەڵی ساحە ئارۆ خۆتی هەر بخۆم باش بچینە ناو تۆزێک ناو ژیانی شخصیتەوە ئاسا هیچ تێدانێ بەخۆی سبێنی هەڵدەستم لێرەمە حتى شوێ دەچمەوە دەنوم تاوە ئەگەر هات و کەسە کاتە داخوازیت وتی دەبێ واز لە ناو بانک بێنی واز دێنی ناوەڵە بەس خۆش بۆ ئەدی ئەگەر تۆ عاشقی ئەو کەسە بووی بەڕاستی لەبەر ئەو واز لە هەموو شتەکەنە عاشقیەکە چێها لە نابم کە بم بلێ وەرواز لە ناو بانگی بینە وەرواز لە ئیشە بینە ینی ئەو ئەسڵەن دەبێت پاڵپشتی بکە لەوەی سەرکەوم زیاتر بەرەو پێش لەگەڵ پیاوێک زەواج ناکەین کە بڵێ واز لە ناو بانک بێنە ناوەڵە ئەوە ئاگادار ئەوە کۆمنتێکی زۆر بوو ئیتر بزان لە خۆتان و نستنە داخوازی چونەوە قسەکەی کرد باشە تۆ جوانی یان شیرینی خواز هەر کەسەوە بە چای خۆی تەمشام دەکەن ئۆکێ کۆمنتی تۆ چێ جوابی تۆ چێ لۆچە جوانی یان شیرینی هەم جوانم هەم شیرینم دەست خۆش زارچ کۆمنتێکیان کردو نووسیبیان هەنجوین ئەتو یان ئەتو هەنجوینی ینی کاک حەسەن و مامەسەن هەر یەکن کەیفت بۆ کومنتانە دەیە جوابیشان دەدەیەوە ناوەڵە بەس دەخیم لە ڤیدۆکانتە لە نامەی شخصی قەت هەبوو مەسەلەن بڵێن ئامادەم بۆ زەواج لەگەڵت دڵنیام مشتت بەسەراتی هەموو ڕۆژێ دێ هەیموو نەرمینە باشە جوابیشان نادەیەوە جوابیان نادەیەوە باش کەواتە نیەتی زەواجت نییە نە باش طبعا لە پێش کامێرەیە بەزەگە دەستنەوە ماڵەوە با لە ناو مێشکیاندا بەڵە خۆشەویستان ئێستا دەچێن لای بڕگەی هێدفۆن بزانین هەست و ئەحساس و تێگەیشتنەکانی بۆ پرسیارەکانی من چۆن چۆنێ بزانین زیرەکە ئۆکێ ئێلا خواردنەکانی بەس خۆش نییە ئێلا خواردنەکانی بەس خۆش نییە نەخێر نەخێر سۆرای مام ئیسماعیل بەس پێشکەشکار نییە سۆرای مام ئیسماعیل بەس پێشکەشکار نییە باڵە بەس خۆش داهاتی ڕۆژانەم یەک دەفتەر دۆلارە داهاتی ڕۆژانەم یەک دەفتەر دۆلارە نەخێر داهاتی ڕۆژانەم 5,000 دۆلارە داهاتی ڕۆژانەم 5,000 دۆلار باڵێ باس خۆش کەس بە منافسی خۆم نازانم سەیر مەکە کەس بە منافسی خۆم نازانم باڵێ باس خۆش خۆم زۆر پێ جوانە ئا جوانێت شتێدا بزنم زین چیە ئێلا زۆر ناشیرنە ئێلا زۆر ناشیرنە ئێلا زۆر ناشیرنە نەخێر والله باش ئێلا ڕزای گرانە باڵێ باس خۆش زوو زوو عاشق دەبم زوو زوو عاشق دەبم نەخێر ڕۆژانە عاشق دەبم نەخێر مانگە جارێک عاشق دەبم مانگە جارێک عاشق دەبم نەخێر ساڵی جارێک عاشق دەبم نەخێر 2 ساڵ جارێک عاشق دەبم باڵێ معاشی کارمەندەکانم زۆر تاخیر دەکەم باڵێ باش زۆر غەدر لە کارمەندەکانم دەکەم نەخێر باشە کارمەندەکان هیچ منیان بەدڵ نییە نەخێر باشە لە ئیشکردنا زۆر توندم لە ئیشکردن زۆر توندم
بەڵێ لە هەموو کەس جوانترم. بەڵێ باشە ڕەزام زۆر تاڵە. نەخێر زۆر سپاس. بۆ کارمەندەکانم زۆر خراپم. نەخێر زوو لە کارمەندەکان تووڕە دەبوون. بەڵێ ئەو پێکەنینانەی کە دەیبینن هەمووی فەیکە. ئەو پێکەنینانی کە دەیبینن هەموو فەیکە. بەڵێ هەستا باز دەکەن. پیاو زیاتر کەیفی بە من دێت تا ئافرەت. نەخێر ئافرەت زیاتر کەیفی بە من دێت تا پیاو. نەخێر پیاو زیاتر کەیفی بە من دێت تا ئافرەت. بەڵێ دەست خۆش. بە ئیشی پاستا بووم بە میلیۆنێر. نەخێر بە ئیشی پاستا بووم بە تریۆنێر. بەڵێ تریۆنێر وڵای بۆشم نایە ئەوەندە قورسە. خوا دەزانێت چ دەپرسی. باش. پاستەکان زۆر ناخۆشە. بەڵێ پیاو زیاتر نامەت بە دەنێری ئافرەت. یا داخەوم خابن بۆ ئەنگۆ. خاڵ ئیلۆ نامی دەنێن باش. نانە کێفیان پێم دەخەین هەموو برای من هەموو برای هەمووتان. هەموو کەس نێتە داخوازی هەموو براوینن بەخوا شتەکە لە ئێستا یەکلای بۆتەوە بۆ یەکلای کردێتەوە. تەلەفۆنێکت بۆ هاتۆ جوجو ماما باشە ئاسایەکە جوابی دەدەیەوە. نانە دەکرێت سەیری پشتی مۆبایلەکەت بکەین. ئافرین. ئاڵای کوردستان 2 دەبێتە 1 و وێنەی جەنابی کاگنی چیروان بارزانیشی بە 1 میلیۆن دەنگەوە دانەوە. زۆر سپاس. تاجی سەرمان پێت خۆش لە نزیکەوە ببینی؟ چی پێ دەڵێ مەسەڵەن جەنابی کاگنی چیروانت بینی؟ کاگنی چیروان بارزانی چی پێ دەڵێ؟ ئەگەر ببینم یەکەم سترسمەچی لەگە دەگرم. ئۆکەی کە زۆر کەیفم پێ دێ. ئۆکەی وەڵاهی نازانم حەزم لێ سەپۆرتم بکەن. سەپۆرتت بکە. ئەگەر یەکێک لە موشتەرەکانت باشە تاگلایانە ئاشقی تۆ بوو بێت و بێتە ئێرە داوای خوازبێنی لێ بکە بێتە سەر چۆک و یەک ئەڵقەت بۆ دابنێ یەک گوڵت بۆ دابنێ تۆ ڕەتفعلت چی دەبێت کاردانەوە چی دەبێت بەس پێ نەکەنی ئیلۆ ئەو کاتی دەڵم ئێستانە چون پێکەنین ئەوەیە ینی جوابدانەوەیکی پۆزتیڤە. وەڵاهی وەیە شتێکە بەس نازانم حەسەب شەخسەکەیە. حەسەب شەخس بەڵێ خۆشەویستان گوڵی حازرکەن ئەڵقەی حازرکەن وەرن بە فرێژ بازدا بەس بێنە کامل لەقی زۆر بێجار لێرەمە. باشە چ شتێک ینی بۆ نمونە ئێستا خۆی بابەتی پاستا و فاستفود و ئەمانە زۆرە بەڵام پاستایەکەی تۆ جیاوازی پاستایەکەی تو لەگەڵ پاستاکانی تر چییە؟ خۆتی خواردنەکەیە ڤیدۆکانتە بخۆم ناو مۆزەیمە بخۆم خواردنەکەی دروست دەکەم و ئیدی چ دەدەی مەزەوە دەمەتی خۆت مەکە شتەکە تەرتیباتر دەبی بەس بەعام تاکە شەخصین لە هەموو هەولێر و عێراق بابلم کە بە فرێشی پاستایەکەی دروست دەکەین. یعنی هیچ غەڵ و خەشێکی تێدانێ؟ ناوەڵڵا هیچ. باش. دیار ئەجۆ مشتریەکانمان دێن یعنی هەست بە فەرقەکەی دەکەن دەرێن لە سەرماعی دەمان قوڕز نییە و زۆر خەفیفە و تامی زۆر خۆشە فەرقی هەیە لەگەڵ. باش کەواتە زۆر پێوەماندی دەبین بەخۆیان تا دروست دەکەین. باش دەڵێت جماعەتی لێ ژنم پێشکەشکارم وەڵڵا من ینی وەکو کوردێک وەکو ئینسانێک هەدەف و ئامانجم لەو پرۆگرامە پشتگیری خانمێکی کورد بوو کە بزنسێکی خنجیلانەی خۆی داناوە و زیاتر لە 13 کەس کە کارمەندی هەیە و هەلیکارێکی باشی ڕەخساندۆ لە هەولێرێکی ئاوەدان و هەولێرێکی ئەمن و ئەمان نیەتی ئەو پرۆگرامان ئەوە بوو
کۆمەڵێک پرسیاری تری تێکەوت ئیتر ئەمە قسەی دڵی خەڵکە و کۆمەڵێک خەڵکیش تویان خۆش دێ لەوانەیە ئەم پرسیارە بێتە پرسیارێک لای ئەوان و من ینی بە وەکالەتی وان پرسیارەکەم لێت کردو بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ لە ئیشەکەی خۆتا سەرکەوتووی و لە ماوەیەکی کەمە سواز بۆ خۆی گەورە و فەزلی خۆی گەورەیە کە سەرکەوتنێکی باشش بەدەستێناوە و خەڵکێکی باشش پێشوازەکە لێت کردووە چونکە تۆ بەست و پاستاد نییە خەڵکی تریش پاستای هەیە بەڵام تۆ جیاوازی و لە هەمان کاتدا ئیشێکی وات کردو کە سەرنجی خەڵک لای خۆت ڕابکێشی و لە بزنسەکەی خۆتا سەرکەوتوبی وەکو ئەوەی کە دەیبینین فرێش پاستا بای ئێلا زۆر زۆر سپاس چ شتێکێ لە ژیانە زۆر لی دەترسی ترسم لێ هەبی خوا نەخواستە مەسەم بڵێ لە دەستی بدەم بەسەرم بێ چ شتێکەیە الحەمدلله ئینسانەکەم زۆر بەجورەتم ینی لە هیچ شتێکی ناترسم هەدەفەکیشم هەبی لەوە هەدەفەی ینی هەموو محاولەتی دەکەم لە مردن دەترسی ناترسی باش زۆر سپاس بۆ تۆ سلام علیکم باشی کاکسۆران جان چۆنی زۆر سپاس خۆ ئیشی تایبەتان نییە وەڵاهی پرۆگرامە کاکۆ داوای بڕ ناکەم بەڵام ئەوە ئەمر کە چاوکە وڵای لێرە دانیشتم بۆ خواردنم خوارد بەڕێز خاوەنی ئێرەی بەڵێ ئەو پاستایە ئەوە دەدەی هەموو خەڵک ها ئەوەی داوا بکە دەیدەینێ ئەوە یعنی بەزدی من ڕێیەکی دوورم بڕیا ئەوە پاستایەکە بەس ئێستا وەختی ئەوەی نییە بەس با پرۆگرامەکە تەواو ئەو پەیوەندی بە پرۆگرامەوە داوا حەقی خۆمەکەم 50 کیلۆمەترم بڕیا ئەی باشە مادام داوای حەق خۆت کەواتە دەبێ گوازمان لێنێ دەبێ دابنیشی لەگەڵمان دادەنیشم کاکسۆران تەبیعیە کا دادەنیشم یانی شتەکەی پرۆگرامەکەی بە تێک دەدەین پرۆگرام تێک نادەم کاکسۆران ئەف داوا لێ بڕ نەکەم مشتری تادی سەرمانە ئەمر سپاس من دەبێ یەک لای بکەمەوە ڕێژی دوورم بڕیا 50 کیلۆمەترم بڕیا لە کۆی هاتووم قەزای کۆی کاکسۆران خۆزان کۆی سنجاق کۆی سنجاق وایە چاوی ئێمە دەرکرد بە ڕیکلام خەریکە بێ سەرمان بە ڕیکلام ئەو پاستات بۆ من هێناوە کاکسۆران چێتی کاکە چ گلەیەک بەجددی ناخۆشە ئەخ ناخۆشیەکەی لە چییە ینی ناخۆشیەکەی چییە یەکەم پاستایەکە ساردا دوم تامەکی وای نییە ینی نازان من کوڕە خۆم عشقی پاستام بەڵام لە ژیانمە پاستای ناخۆشم نەخواردیە کاکسۆران چاوەکەم ینی ئەتومادام چاو لە کەسابەتە شتی باش بدە خەڵک ڕکلامەکان دەبینم ڕکلامەکانش دەبینم بەڵام شتێک وای کرد کە بێ ئێرە کاکسۆران لەرێ ڕکلامەوە پاستای من خۆشە پاستای من ڕقەمیەکە پاستای من حەلی نییە ئەو پاستایەکەیە ئێوە هەر بە پاستایەکەی بەناوبانگین کەسیش گلەیی نەکردێت تاکە شخصی گلەیی بکەیت کوڕی کاکسۆران چۆن گلەی ناکەم بای 20,000 بەس بەنزی سەرف کردیا باشە چێ تەعویزمەداتەوە ها تەعویزمە دەیەوە جا بەو شێوێ ئەتوو هەرچی بێ بیخوا بڵێ ناخۆشە تەعویز بدەیەوە ئەی خۆ تو ناکرێت شەڕی خەڵک ئێستا شەڕی خۆت دەکەیان نەکردێ نا کەس گلەی ناکە نا ئێستا من گلەی یەکەم لەوەیە ئێستا تۆ شەڕی خۆت دەکەیان شەڕی خەڵکی دەکەین کاکسۆران هاتووم شەڕی خۆمەکەم هەفتەیەکە من کۆبنەوە لەگەڵ خۆمەکەم لە دەور و مێشکی خۆم دەسڕێمەوە دەمێ پاستایکی خۆش بخۆم بێم بۆ لای بەڕێز ئەو پاستایەکەیە بەخۆم کەسە گلەی فرێش پاستە بای ئێلا فرێش پاستە بای ئێلا خۆڵەکەی و ناوت ئێلایە لەوتی بوویمە لەوتی بووی چەند ساڵی تخوا 28 وەڵای کاکسۆران پێشترە ناو ئێلان نەبووە نازانم بۆ لە چیەوە هاتیە ئێستا تۆ کێشە لەگەڵ ناوەکەی هەیە یان لەگەڵ پاستاکەی وەڵاو پاستایە زۆر ناخۆشە ئەی ناوی چ بە ها بۆ ناکەی ناوی ئێلایە ناوەڵای پێدەچ وای بە سەر و بسم و چڕ و چاوی هیچ بە ئێلا ناچێت هیچ بە چ دەچێت نازانم بە قوڕاندەری نەکەم گولی خانە داندۆکی نەکەم پێمەکەنە داندۆکی نەکەم گولی خان خۆشتر لەو پاستایە ینی کاکەت لە دەر عەسەبی نەبووی بێرکانە بە عەسەبی بێرکانە ینی شتێکت لە دڵی لێرە بێرژێ ینی ئەو هاتوو هاواری نایە خوا نەخواستە دڵی تۆ ینی غەدرێکی زۆریان لێ کردووی پاستایەکە دەڵە پارەی 20,000 بنزینەکە دەدەمەوە پارەی پاستاکەت دات و تاویجی چی دیکەش بکە ئەزانیت چۆنە کاکسۆران تۆ ئەبێ ڕیکلامێک بکەی لە مستەوای بابەتەکە بێ تێگەی لە من خەریکە لە ڕیکلام چاومان دەرکەی کەچی دێم بابەتەکە جوانە لە ڕیکلامەکانت چ دەڵێن لە ڕیکلامەکان دەری پاستەکە ڕقەمیەکە خۆشە ئەگەر ڕەوی بەگەردانی وەرەوە کاکە گیان ئەها تەفاهم بەس یەک دەقا زۆر عەسەبی بەخۆیات و هەست دەکەم لە دەر عەسەبی شەڕەت کردیە و جەهات عەسەبیما هەر میزاجم نابینە کاکسۆران میزاجم تێک چوو ئەزیزەکەی دڵم ئەتۆ کەسێک لێت ڕازیە
ها؟ هم كسك لێت ڕازیە؟ نا بەڵام ئێ هەم کەسێک لێت ڕازیە بەس جوابم دەوە هەم کەسێک لێت ڕازیە؟ نەخێر هەم کەسێک دەرێت و باشی؟ نەخێر یعنی ڕۆژێک لە ڕۆژان کەس پێی نەگوتی کاکەرێ ئەو شتت غەڵەتە تو؟ ئەزانی چیا میوانم هەیە یعنی ها میوانم هەیە پژگیریەک میوانم هەیە میوانم میوانەکە هەیە خۆش هەر کاکسۆران ڕێستێت چاوی منی مەدەی نازی والله کاکسۆران معروفە ئیشەکەمان تێکچوو بەڕاستی والله تێکش چیە ئەمە زەما ئەدە و کامێرە شتەی ڕاگرن نانە کەس بەڕای نەگرێ بە هەقو بڕمی ڕایگرێ ناوەڵە داوای بڕ نەکەم یخە ناکرێ نا ستایلی پرۆگرامەکەی منەوەنی حیاتم جەما ئەدە نانە کامێرە بەخۆش توانێت جەما داوای بڕ نەکەم هەر کەسێک بێ تعویز وەردەگرمەوە چکە من والله جاوت کاکە جان تعویزت دەکەمەوە بەس لەسەر شتێکی بزانم خەلەلەکە لە چییە تۆم هیچ بزانم ئەم کەس گلەی لە خواردنی من نییە یەکەم کەس گلەی لە خواردنی من نییە ئافرەتێکە ئەوی شەی دەکا ینی شەر کابرا داچی خۆی خواردنی بۆ دروست دەکا ژنی خۆی خواردنی بۆ دروست دەکا فەدڵی نەبێت شتێکی کەم بێ قەی چێک یانی تۆ لەبەرەوەی پارەت پێداوە دەبێت بەڕاستی نەبووانی کاک سۆرانجان باوڕکە شتەکەی زەربی ئێستا مەعیدەی گرتم هەتا دوو ڕۆژتر نانم من نەڵم خوا نەخواستە مەسەلەن ئەوی دەناسم ئەتو ناناسم یان تو مشتری ئەو نازان ئەو شتە نییە بەڵام هەندێک شتە ینی بەڕاستی شیانی ئەو گارەگار و هاوار با بخۆ میراتی بەش ناکەی تۆ میراتی بەشکەی نەماڵی باوسە چ دەکەی ئەو شکە بەڕێزە ئەگە دەوێت ڕیکلامکە بابێ وەرەقە و قەڵەم بێنە من فێری ڕیکلامی بکەم خۆ تۆ چی کاکە من هەر کەسێک بم من هەر کەسێک بم کاک سۆران چاوەکەم عەسەبیم مەکە ئەمن دوای مشەوەش دەبم بەخۆ ئێستا تۆ شەڕی بم مەکە بەخۆ ئەمن شەڕ دەکەم لەسەر تۆ پرۆگرامەکەی من تێک لەسەر مێزی گفتوگۆ ئەمە دەبێت یەک لای بکەینەوە داوای تعویز دەکەم 25,000 بنزین وەرە دەرێ کاکە یەک دقە تعویز دەکەینەوە تعویز دەکەینەوە بەزەم هەم کەسێکم پێ ڕازی ناکرێت $100 لەو مەوزوعی دەسمە دەرێ و خواویز کاک سۆران تەواو چی $100 لەو مەزوعی دەسمە دەرێ بە $100 لەو مەوزوعی دەسمە با دەرێ بخۆمە سوبحی عەشاری ناکەی والله جا ئەو هەیە کاکە بۆ؟ 25,000 بنزین $100 لەو مەوزوعی دەسمە دەرێ ڕازین سەر چاوم ڕازینین بەخۆم کابراش عەسەبیمە من کاتی خۆشی مشتری تاجی سەرمانە کاکە جان بیقەومێنم چت دەوێت حەز لە چییە؟ بەرێ حەز لە چییە لۆت دەکەین ئەمە مشتری لێرکانە تاجی سەرمانە معیدەم جیرە ئەزیزەکەی دڵم معیدەم جیرە حەزم لە چی بێ ناخۆم بۆ مەزرا ئێستا چلۆ هەر شتێک کاک سۆران ئەتو بەس ئەم ئەو پێ دەرێم یعنی چت دەوێت بەس تووڕە با مەکە. لۆتکەین ئەخ پێست بە تووڕە بوون ناکا کاکە وەڵا پێست بە تووڕە بوونی تووڕە نەبوویمە ئێستا تو چت دەوێت یەک دقت چت دەوێت $100 و 25,000 بەرێ باش ئەم 25,000ەکەی دەمێت $100ەکەی بدێ بەرێ باشە شەخانەیە کاکە متان 50 کیلۆمەتر ڕێم بڕیا قەشمەری بە خەرک دەکەن چاوەکەم مەبرە ئەوە چەندە؟ ئەو 25,000 ئەو نایزنێ بەس عیبە ئینسان بۆ پارەوە مەوزوع چکەیە ئەو مەوزوع چکەیە ئەوەی من دەمیست ئەوە نەبوو زۆر بەداخەوە ینی چاوەکمە تۆ ڕێکلامێک دەکەی لە ئاستی بابەتەکەی خۆت بێ زیادە ڕۆی تیامەکە چاوی کاکە من جان وەڵا لە ئاستی خۆت کەس گلەی لەمە نەکردیا بەزەم بەزەمار مشتری بێ لە دەرێش تووڕەبی بێ لێرکانە تووڕەبوونەکەی خۆی قەینارد بە کاشێرەکەش برێ و $100 بینەوە دەبیانێ بینێرە لای کاشێ بڵاو $100 بێ زەحمەت هیچ تووڕەژمە بکە قسانە دەکەم ئەوە حقیقەتە و دەمێ بەڕێز ئیشەکان باشتر بکەی خەڵک ئەوها بەڕێ مەکە والله ساوار مەکە چونکە خوشی منە مشتری لە دەرە دانیشتۆ عیبە تۆ گە دەتەوێت بێ بزنسەکە خوا نەخواستە بزنسەکە بشکێنی یا مەسەڵ لەگە شکاندن نیم جوان نییە بەڵام جوان نییە هاواکردن و نازانم چیوانە عیبە ینی ئەمە هەمومان کوردین دەبێت پشتی بگری و نازانم چی با بخۆ تۆ ناتوێت وڵاتێکی تر و ناز ینی قەیچێکە ئافرەتێکە وڵی ئەتو هەرچ برێ وەڵامە لە خزمەتی ئەتو کەسێکی بەڕێز مادەم مشتری ئەو ڕێ دوورت بڕیە مادام ئەوە بە بەڕێزی جواب بداتەوە تۆش دەبێت تۆزە کادەبی ساربیەوە نەرمونیان مادام کاک سۆران ببوورە مادام ڕیکلام دەکەی با ڕیکلامەکان لە ئاستی بابەتەکە بێ لە ئاستی خواردنەکە بێ لەوانە تو حەز لەو تامەی نەبی لەوانە تو حەز لێ نەبی بەسەڵی کە حەزیان لێیە ناکرێت لە ڕیکلام خۆت ئەوە بکەیەوە یعنی خۆت تۆزە ناسک بکەیەوە ئەوە چیا خەڵک بێ ئیشەکەم پێێتە بەز ئیشەکەم پێێتە بەز ئیشەکەم پێێتەوە 26,000 دەوە شەکە سۆرم بین منت و ئەو 26 یاگەدار بە باش فەرموو هیچ مێرە ژمارنی نایە 4 پارچە ینی ئەوە 26 تەواو ئەو شکە بە ڕێزەشکە ئەوم کرد کاپی بکەنە
زەومان گرتی ئەمام قەڵم دەلەرزی یەک ساعتە نەرێ و سوپرایزەکە بوو تەلەفۆن بکەی اتخوا کاکسۆران خوا دەتەوێت تەلەفۆن بکەی تەلەفۆن بۆ چێ بکە کاک سۆران بۆ چی بکەی ئەرە دەتەوێت زامۆزاکان بانکەی دەستخۆش دەتەوێت شەڕەکە خۆی دوو گەورە تەلەفۆنم کرد جوابیان نەدامەوە درنگتم بوو بەس مەگیرێ بەس مەگیر هیچ شتێک بخۆم دوو تەلەفۆنم کرد جواب نەدرامەوە ئەوەشی هاتە سەری وەڵای دەستخۆش بی ئەو بۆ مەگیریە مەگی کاک سۆران گیریا نا مەگری بە گریان تێکەچم تکایە تکایە بە گریان ئاش تێکەچم تخوا کاکسۆران ئاگات لێ بوو یعنی ئەمن طبعا کاکسۆران مەگری نامەگری هیچ نە هیچ نێ مەگری بە جەو گیرە ئەرەوەڵە ئەمە تاقیکردنەوەیەکی خاتو ئێلا بوو کوتمان بزانین ئەگەر خوا نەخواستە ڕۆژێک کەسێکی وا ینی شەڕی پێفرۆشت یان ڕخنەیەکی لێگرت ینی دەرەجەی مقاومە و دەرەجەی على قلبت حمكة باش بوم تۆ بتحمل منيا ئەو باش بکار سۆران بەڵام من هەر کەسێک بێتە بەرامبەرم ئاکتی لەگە بکەم دڵنیا بە دەبێت یا تاغ و عینە و کلاجی هەموو بسووتێنم جا والله لێ بێ مەدە والله مش السلطان ئەوە لە ئاکرد ئەو ستایلە تەمسیلە ئیشی تۆ تەمسیلەکەت بەدڵ بوو دەست خۆش بیوە داوا لێ بردن دەکەم ئەوجا بەڕاستی بیست وەخت هاتیە تۆ چ مشتریەتی لێرە دانیشتی وەختە و خواردنت لۆ هات ئەمە ئەو هاینە زۆر سپاس کە نەوزادی زۆر خۆشەوی ساڵانەکە لە بواری شانۆ ئەکتەرێکی زۆر باشە وەلامان کاتدا نواندن دەکا پێمان خۆش بۆم جارە جیاواز بێ پرۆگرامەکە کە نەوزاد بینێ ناو پرۆگرامەکە سوپرایزەکەت بۆ ئەنجام دەین و ئەگەرنا تۆ یەکەمی و منافسەت نییە ویش بزنسەکەت و خواردنەکەت و خواردم وەڵا خۆش نیۆم تەواو کردی ها نیۆم تەواو سندە چکەس خۆش هەی لە من مونەرمتر زۆر سپاس زۆر سپاس زابوو زانین بۆچی پێشەوەی ئاشتی کەیمەوە پێشە بزان مۆزوعەکە چێک گوتم با 26,000 لێوە گیمەوە زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس لێرەوە سڵاومان هەیە بۆ شارە جوانەکەی کۆیە خۆشمان دەوێت زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس مەمنون زۆر سپاس سەرچاو اینجا سپرایزە چکەش نییە تاسبن هیچمان نیە زۆر سپاس بۆ بینەری پرۆگرامی خۆم و خۆت بەیوام شتێکمان کردبێ وەکو پاڵپشتێک بۆ خاتو ئێلا و بۆ هەموو کەسانێک کە کار دەکەن بەهێز بن و نەترسێن چاو نەترس بن ئەوەی دێتە پێشتان و ڕێگیرتان لێ دەکا هەموو ڕۆژێنە ئافرین کەواتە کۆمنتی تۆ بۆ خانمان چێ بەڕاستی حەزم لێ گورج و گۆڵ بن نەترسێن یعنی هەر هەدەفەچیان هەیە و شتێکی گچکە دێتە سەڕێیان زوو سارد نەبنەوە با بەردەوام بن زۆر سپاس هەر کەسە چیش ئەم لە پشتیان دەست خۆش دوا کۆمنتت بۆ پرۆگرامی خۆم و خۆت سۆرای مام ئیسماعیل بەجێ بێڵە و ئەمە هیچ شتێکمان نەماوە هەر بمینێ زۆر ئەو سپاس. پرۆگرامە زۆر سپاسشتان دەکەم لە پاڵپشتی و پشتگیریەکەتان دەستان خۆش بی ئینشاڵڵا هەر سەرکەوت دەبن لەگەڵ ئێوەشە کوردستان هەر ئاوەدان ئینشاڵڵا هەموو لایەکە سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ فرێش پاستا بای ئێلا ئینشاڵڵا لە هەموو شار و شارۆچکەکان ئەبێتە براندێکی زۆر گەورە و لە هەموو شار و شارۆچکەکان فەرعێکی دەبێت فەرعێکمان دەبێت دڵی شەریکی فەرعێکی دەبێت و ئێوەش پشتگیری خانمانی کورد بکەن چونکە خانمانێکی جیاوازیەکان هەیە لەگەڵ پیاوان شان بە شانی پیاوان دەتوانن ئیش بکەن هەوڵ بدەن ماندوو بن و توانەکانی خۆیان دەرخەن تاوان ئەگەر ڕێگریەکیان نەبێ و ینی کەسێک دەمێت کە بربەستێکیان بۆ دروستکە بۆیە داوا لە خێزانەکانیش دەکەم بەڕاستی ئەگەر لە ماڵەوە دەزانی کچەکەت کوڕەکەت هەر کەسێک کە توانایەکی حەزی لە بزنسێکە تکای یارمەتی بدە چونکە خوای گەورە ڕزقی هەموو لایەک دەدا و وەگەر نیەتت خێر بێ دڵنیا بە خوش لە پشت دەبێ ئەمەش نمونونەکەمانە کە خاتوو ئێلایە زۆر سپاس بۆ هەموو لایەک و دووبارە کوردستان هەر ئاوەدان تا پرۆگرامێکی تر و میوانێکی تر
هەر شاد و بەختەوە زۆر سپاس. زۆر سپاس ناندۆش. پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری پێشکەشکرا.